چی سیستەمێکی بەرگری ئاسمانی لە جیهانە ئیتر لە تۆپ وەنایە لە تۆپ یەکایە ئەگەڵین بڕێ لە ئەمریکی سیستەمی سادی ئەمریکی ئەمە تۆپە لە جیهانە یعنی ئەمە لەهۆ باشتری نییە ئەمریکا دێتە سەر رووسیا S400 S400 خۆی هەر S300 بەس ناوەکەیان گۆڕی S300 مۆدێلاتی هەیە مەسەلەن S300 کە دروست کرد دوایەوە S300 PMU یەکت هەیە PMU دووت هەیە PMU سێت هەیە سێەکە ناوەکەیان گۆڕی لە S300 PMU سێ کردیانە S400 بەس تەنها ناوەکەی گۆڕە ئەمانە توانای ئەوەیان هەیە کە لە بەرزی 27 کیلومتر لە هەدەف بداتن S500 بوونی نییە ئێسی 500 هەیە رووسیا هەیەی بەسەر دەرەوەی رووسیا نییە لە دەرەوەی رووسیانی و کەسیش معلوماتی لەسەر نییە لە 100 بەڵێ هەیە کەواتە ئەم دوو سیستەمە یعنی S400 بۆ نمونە تورکیا S400 کڕی لە رووسیا کڕی پێویستی پێیەتی هندستان هەیەی کڕیوێتی ئەم وڵاتانە پاش مەبەستەکە من بەهێزی سیستەمەکان بوو کاتە سادی ئەمریکی لەگەڵ S400 دەشێت رووسی عێراق ببێتە خاوەنەمانە عێراق هەوڵەدا S400 وەربگرێت بەڵام تۆ لێرە کێشەیەکت هەیە ئەنەوە ئەمریکا ناهێڵێت تۆ بیکڕیت